زۆر کچ هەبووە لە شوێنی کار بووە خاوەنکارەکەی تەکلیفێکی هەبووە ئەو جێبەجێ نەکردووە هەم لە وەزیفیەکەی ئیشەکەی بۆ دابەزان و هەم لە ڕووی موچەشەوە موچەکەی بۆ کەم کردوێتوانێ ناچار بووەکە ئیشەکەی بەجێ بێڵێ. قاتو بەرە سڵاو لێ بێ ئەو تومتیژیانە چین کە ئێستا زیاتر بوون لە ناو کۆمەڵگایە خانمان بەدەست چی و ئەناڵێنن. زۆر سپاس بێگومان تونوتیژی چەمکی زۆرە ئەوەی ئێستا بابەتێکی گرنگە قسەی لەسەر بکرێت ئەو ژنان و کچانەیە کە لەسەر شوێنی کار ڕوبەڕووی تونوتیژیە بنەوەیتر تەحەڕوشی سێکسی بێت یاخود ئەو ئەرک و بەرپرسیارەتی بێ کە پێی دراوە لە پێشە مافەکانی بۆ کەمەکرێتەوە ئەمانە لە ئێستا زۆر بەدی ئەکرێ بەڵام بەداخەوە کەمترین کاتیش قسەی لەسەرەکرێ بۆ لەبەرەوەی کە ئەمە چێتە بابیەوەی کە یاسای کارەوە یاسای کاریش تۆ ئەگەر بێ لە ڕێی یاسایەکەوە ئەو قەزەیە بەیتە ناودادگا کێشەکان خۆتزانی ڕۆتینات لە ناودادگا زۆرە و دوجار کۆمەڵگەش بە چاوەی کە سێری ئەو ژنیا ئەو کچە ئەکاگەر بابەتەکەی بورژێنێ لە ناو کۆمەلگا لە ناو خێزانەکەیە ناچارە بێ لەوەی کە دەستبەرداری کارەکەی بێ ناچارە بێ لەوەی کە جارێکی کە بگەڕێ بۆ کارێکی تر بۆەوەی کە بژێوی ژیانی خۆی پێدابین کە بەداخەوە بە قەنەعەتی من لە هەرێمی کوردستان هیچ شتێک زەمان نییە بۆی کە لە کارە تۆ تامین بی ئەمە بۆ کوڕیش ڕاستە بۆ ژنان و کچانیش ڕاستە ئەوە نەبێن بابەتە بەستەنها بۆ ژنان ڕاست بێ لەبەرەوە هیوادارم ژنان بە ئاستی هۆشیارەکەیان بەرز بێتەوە کاتنە شوێنی کار بزانن بە چ شێوازێ مامەڵاکەن لەگەڵ خاوەنکارەکە بە چ شێوازێک ئەو ئیشەی پێی ئەدرێ جێبەجێ بکە. باشە تو باسیوکە دادگای کار هەیە ڕۆتیناتی زۆرە و هەوڵەتیان پەنای کەمتر بۆ ئەبەن بەڵام ئەگەر پەنای بۆ ببرێت نەتیجەکەی چێ بێگومان هەموو یاسایە بە هەموو کەم کوڕێکانەوە وەکو خۆی جێبەجێ بکرێت جوانە لەبەرەوەی کە هەرچۆنە بێتەوە ئەو کەسا ئەگەیەنی بە سزای خۆی بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەوەندە لە دادگا بێنەو بەرەو پێیەکان هەر کێشەکە و بیرەچێتەوە جاری وایە جاری وایە چەند ساڵی پێچێتەوە ئیشێکە و دۆزیوەتەوە و لەسەر ئیشێکە سابت بووی هەر حەز ناکەی جاریکە ئەوە لاپەڕێ هەڵبەیتەوانێ ئەگینا باوەڕ ناکەم هیچ کەسێک لە هەرێمی کوردستان بە کوڕیشەوە بە ژنانیشەوە ئەگەر کێشەیەکیان ڕوبەڕوو بێتەوانێ حەز ناکەن بە ڕێگەی یاسا چارەسەریکەن. خاتو پەرێز ئەو کەیسانی کە هەبووە بۆ نێچە لەو کەیسانە نمونەیەکم بۆ باسکەی چی هەبووە چۆن بووە چی ڕوویاوە وەڵا نمونە هەیە ینی لەبەروی وەکو پێم وتی ینی ئێستا زۆر کچ هەبووە لە شوێنی کار بووە خاوەنکارەکەی تەکلیفێکی هەبووە ئەو جێبەجێ نەکردووە هەم لە وەزیفیەکەی ئیشەکەی بۆ دابەزان و هەم لە ڕووی موچەشەوە موچەکەی بۆ کەم کردوێتوانێ ناچار بووەکە ئیشەکەی بەجێ بێڵێ ئەمانە زۆرن بە تایبەتی ئێستا دامەزرانی حکومی نییە ئەم گەنجانە هەمووی لە کەرتی تایبەت ئیشەکەن بەڕاستی ئەو شتانە هەیە لە ئێستاە بەڵام هیوادارم ژنان بە شێوازێ چاویان بکرێتەوانێکە ئەرک و بەرپرسیارەتەکەیان لە شوێنی کارە بزانن ئەو مافێکە هەیەی لە شوێنی کار بزانانی و ئەو ئەرکی کە ئەیکاوە خۆی جێبەجێکە بۆیە ئەو خاوەنکارە نەتوانێت ئەرکێکی جیاوازتری پێ بسپێرێ. من ناگەڕێتەوە بۆەوەی کە خانماگە خۆیان بەهێز بن خاوەنکار نەتوانێت وابکە بەرامبەریان ئەمە ناگەڕێتەوە بۆی ژنان خۆیان بەهێز نەبن لەبەروی من خۆم جیاواز لەوەی کاری ڕێکخراوەیم کردو لە ڕاگەاند شاکارەکەم ئەمە لە دەستگای ڕاگەاند شا هەبووە کارت کردووە بە دوومان و بە سێمان وچی پێ نەداوی ئەمە هاوڕێ کوڕەکەشم لەگەڵ منە هەمان کێشە و معاناتی هەبووە ئەمە ناگەڕێتەوە بەس بۆ ژنان ئێستا ئەو کێشەیە کە لە شوێنی کار ڕوبەڕووی بە ژنانە بێت و ڕوبەڕووی پیاوانی شەبێتوانێ بەس بە شێوازێکی تر بەڵام پیاوان نەکبەت و کەس باسییان ناکەن وەڵاهی من وەکو ئێستا لێدوانم زۆر بۆ دەستگاکانی ڕاگەیاندن ڕاستە هەموو ساڵە 16 ڕۆژدانراوە بە بەرەنگاربوونەوەی تونوتیژی ژنان و خێزان بەڵام ئەبێت تاک بە تاکی کۆمەڵگە بە ژنان و بە کچان و بە هاوسەرەکان و بە ئەو کوڕە گەنجانەوە هۆشیارێکی تەواویان هەبێ بەرامبەر بە تونوتیژی تونوتیژێر تونوتیژە بەرامبەر بە تۆ بکرێ بەرامبەر بە من بکرێ لەبەرەوە ئەگەر تۆ
تاکێکی تەندروست بەرهەم بێنی ترچە کوڕ بێت ژنان و کچان بن کۆمەلگەیەکی تەندروست بەرهەمەهێنی لەبەرەوە ئەم هەڵمەتی 16 ڕۆژە هەڵمەتێکی گشتیە هەڵمەتێک نییە تایبەت بێ بەشنان هەڵمەتێکە تایبەتە بە پیاوان بە گەنجان بە کوڕان بۆی کە هۆشیار بن بەرامبەر بە و ئەو مرۆڤی کە بەرامبەری ڕۆژانە مامەڵی لەگەڵەکە بەرامبەری ڕۆژانە خێزانێتی لەگەڵ یا هەسوکەوتەکە بۆ یەکە ئەبێ هۆشارێکی تاوامان هەبێ بەرامبەر بە کەمکردنەوەی تونوتیش دەسەکانە خۆش بێت.